السلام عليكم، شلونكم حبايبنا؟ أموركم؟ إن شاء الله كلكم زينين. اليوم أحكي لكم تجربتي ويا هاي الدورة مميزة. مثل ست قالت، آآ يعني مميزة الهدف. يعني أني ليش قررت لازم أتعلم عربي. فاليوم بمعهدي أستاذي قال: "إذا أنت تريد تصير معيد هنا لازم تعرف عربي." وكلامه يعني كلش جيد. ليش؟ لأن إذا أنت ما تعرف عربي شلون تشرح موضوع معقدة للطلاب؟ يعني دحجة القاع خجلت خجلًا ماكو منها. أقا كردي باسي كم من بو قرارم داك مثلًا فێری عربی بم، يعني وەکو مامۆستا باسی ئامانجی کرد کە شتێک وەکو بڵێی هەستێکی سووتێنەر لە گیانتا هەبێ بە بەردەوامی مۆتیڤیتکا. مامۆستاکەمان وتی ئەگەر تۆ ئەتەوێ مەسەلەن ببی بە موعید لێرە، ئەگەر یەکەم بێنیتەوە عەرەبی نەزانی ناتوانێت بی بە موعید. چونکە ئێمە لەوێ لە کەرکووک وەکو وەزای هەموو پێکهاتەکانی تایە وە زمانی هاوبەش لە کەرکووک بریتیە عەرەبی. وەکو مەسەلەن تۆ یەک لە سەرسەی معادلەکەی، یەک لە سەرسەی تورکمانێک لە سەرسەی عەرەبە، زمانی مشتەرەکمان عەرەبیە. ئەگەر تۆ عەرەبی نەزانی چۆن ئەو بابەتە قورسانە باسەکەی بۆ تەلەبەکان؟ ئەو ڕۆژە وتم ئیلا ئەبێ فێری عەرەبی بم، ئیلا ئەبێ فێری عەرەبی بم. مرحلە یەکم تەواو کرد، عەرەبیمان زانی بەڵام زۆر وا نەبوو، نەمئەتوانی قسەکەم. هاوینەکەی بەشداری ئەم دەورەیەم کرد. وەکە گەڕامەوە هاوینەکەی کە تەواو بوو چوونە مەرحەلە دوو. مامۆستاکان شۆک بوون. ئەم بەس تێوەگەم تۆ چۆن عەرەبی فێر بوویتە؟ یعنی چۆن ئەتوانی ئاوا قسەکەی؟ تەلەبەکان من لەناو پۆل قەت قسەم ناکرد. کوڕێکی برادەرم هەبوو موتەرجمی من بوو. هەر پێیان مستەفا موتەرجم. قسەکانم ئەوەی کردە عەرەبی. لە دوای ئەوە هەڵستان خۆم قسەکانم بکرد. تەلەبەکان چۆن فێر بوویتە؟ وتم وەڵا الحەمدولillah بەشداری دەورەیەکم کردووە کە نیزامێکی چڕوپڕی هەیە و بە بەردەوامی تۆ لەگەڵ مامۆستاکانە قسە ئەەکەی و مستەڵەحاتەکانمان هەیە. یا مەسەلەن هەندێک کەلیماتم ئەوت یەکێک لە کەلیماتەکان مەسەلەن مەرخوص مەسەلەن یەکێک ئەڵێ ئەترەخەس لەسەر ئیزنت مەسەلەن ئەڵێ مەرخوص. ئەو مەرخوسە لە کەرکووک زۆر بەکار نایە. عادەتەن بەغا بەکاری هێن. ئەوە تۆ چۆن ئەم کەلیمەیە فێر بوویتە؟ مەرخوص چۆن فێر بوویتە؟ تەنانەت ئێمە بەکاری ناهێنینەوە. جا هەستێکی زۆر خۆش بوو کە یعنی ئەو عەرەبیەکەم بەو ڕادەیە چوو بووە پێشەوە. جا چۆن مەسەلەن عەرەبیەکە تەواو بچێتە پێش ئەو ڕێکارانەی کە من گرتوومە بەر وای لە کرد، یعنی عەرەبیەکەم باشەوە. یەک ئامانجەکەت کە الحەمدولillah بە هیچ جۆرە سار نابوومە، چونکە ئەبووە عەرەبی فێر بم، یعنی هیچ ڕێچارەی ترت نییە. ئەچی بۆ شەریکە دوو ڕۆژی تر تاعینە بیعینەچێت هەمی عەرەب و تورکمانە. چۆن قسەیان لەگەڵ ئاکەیت؟ یەکی لە خاڵەکان کە من زۆر ئیسفادەم لێ کرد بیتی و لە پابەندبوون بە دەورەکە. بەجددی منش حەز دەکەم لە هەفتەکەی لەو چوارشەو لە جاتیە و چوارشەوە بچم لە کافەیەکە داشم لەگەڵ هاوڕێکە زۆر خۆشترە. وەک لەوەی بەدیا دەرزێکە و دابنیشی لە دووە ئەوەش چۆن ئەڵێ پراکتیسی ئەو شتانە بکە کە خوێندووتە. یعنی پابەندبوون بەو ئەرکانی کە مامۆستاکانتان بەڕاستی من زۆر ئیسفادەم لێ کرد. و من دوو شت هەیە لە عەرەبی کە من زۆر ئیسفادەم لێ کرد لەم دەورەیە کە گەورەترین کێشەی من بوو. یەکەم دانا ضەمائر، دووەم دانا زەمانەکان. هەر هەموویم تێکەڵە کرد. کچمە کرد بە کوڕ، کوڕمە کرد بە کچ، مودارەعەمە کرد بە ماضیمە کرد بە ئەم ئیتر. لێرە بە جوانترین شێوە مامۆستاکان هەم بە تۆمارکراو هەیە، هەم ممارەسەی زمانەکەش کاک دکتۆر و مامۆستا ئاسیا ماسەڤینۆمە لەگەڵتە ئەیکەن، یعنی بۆت ڕاست ئەکەنەوە خۆت غەڵەتەکەی. ئەمانە زۆر کاریگەری هەبوو کە من بەرەو پێشەوە بچم. و یەکێ لە شتەکانی تر وەکو مامۆستا ئاوات لەیەکی لە دەرزەکانی گوێم لێ بوو کە زۆر کاریگەری هەبوو لەسەرم. وتی خۆت فڕێ دەرە نەو زمانەکەەوە، یعنی هەموو شتێکی ژیان کە بە عەرەبی، هەر هەموویم کرد بە عەرەبی. الحەمدولillah برادەرەکانم تەنانەت لە جامیعە یانوت سەیرمان لێت کە تۆ تێکەڵی کوردەکان نابیت. تێکەڵی کوردەکان نەبووم. ئەمە کوردایەتی پێ ناڵێن. من کوردایەتی ئەوەیە کە تۆ عەرەبیەک بزانی دوێباسی مێژووی خۆت و شوناسی خۆت بکەی بە عەرەبی. بۆی تی بگەێنی. من ئەڕۆژ لەگەڵ عەرەبەکان بووم بە بەردەوامی لەگەڵیانە و بە بەردەوامی هەتا فێری زمانەکە بووم الحەمدولillah. و یەکێک لەو سوودانی کە لەم کۆرسە ئەتوانم بڵێم من بینیم بریتی بوو لەوەی کە یان بە دەرەجەی یەک زەمیرەکان لەگەڵ زەمانە بەڕاستی ئەو دوانە زەبت بکەی. ئێستا ڕەنگە ئەیخوێنی بە ئاسانی ئاسانە، یعنی ئەڵێ بۆ کچەوەیە بۆ کوڕەوەی، بەڵام دوای ئەوە لە کاتی قسەکردن بە سەریعی کە ئەڕۆی لەو کاتە بەکاری بێنی ئەوە قورسە. ئەوش بەچی ئەتوانی کۆنتڕۆڵیکەی؟ بە پراکتیسی زۆر، واتە بە ممارەسەی زۆر ئینشاءالله ئەتوانی کۆنتڕۆڵی ئەو بابەتە بکەیت. مامۆستاگیان من هیچم نەماوە.